لە کۆبنەوەیەکدا کە ڕۆژ یەکشەممە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک بەڕێوە چوو جەخل لەسەر دوو پرسی هەنووکەی شاری کەرکووک کرایەوە کە ئەویش پرسی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و هاوکات داخوازی شەفافیەت بوو بۆ فرۆشتنی نەوتی کەرکووک لەلایەن هەرێمەوە. پشتیوانی لە ناوەڕۆکی ئەو نامەیە بکەین کە بەڕێز هێرۆخان ئاراستەی حکوومەتی عراقی کردووە چکە بەڕاستی دوو پەیامی زۆر گرنگ لەو نامەیە هەیە ئەویش پرسی شەفافیت و پرسی عەدالەت چکە ئەم دوو کێشەیە تا ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان پێوەی ئەناڵێنین بۆیە ناکرێت ئێستا لە سەردەستی خۆمان ئێمە جارێکی تر ناعەدالەتی و ناشەفافی لە بەروبوومی یاخود لە سامانی سروشتی هەرێمی کوردستانە دروست بکەینەوە ئەوە تا ئێستا گوزەرانی خەڵک ئەبینین یعنی بەشێکی دانیشتوانی کەرکووک کە لە هەرێمی کوردستان موچەوەرەگرن وەکو حاڵیان حاڵی هەرێمی کوردستانە ینی ڕوبعێک موچەوەرەگرن مافە سەرەتایەکانی هاوڵاتی بوون و ژیانیان نییە بۆ بەدوایە ئەمانە پرسی زۆر گەوری بەدوایە کە تۆ نتوانی ژیان و بژێویەکی پێویست بۆ هاوڵاتیەکانە دابینکەی وەلا نامێنێ خۆشەویستی خاک و وەتەن نامێنێ خۆشەویستی بۆ ئەو مێژووە خوێناویە نامێنێ کە ئێمە چەندین ساڵە پیای تێپەڕێوین و ئەمانەوە ئێستا بەرهەمەکەی بخۆین بەڕاستی لێکەوتەکانی زۆرەمە بە کورتی ئەو لێکەوتانی دەیەکەوێتەوە. داهاتی نەوتی کەرکووک شەفاف نییە هیچ ڕوونێکی تێدا نییە و کەس نازانێ بەرەوکوێ ئەچێ و لەکوێ ئەفرۆشێ و چی لەیەک و داهاتەکەی بەرەوکوێ چێ و کە ئەمە حەقێکی ڕەوای خەڵکی کەرکووکە و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی بە هەموو توانایەکی خۆمانەوە پشتیوانی لەم لەهجەکەین پشتیوانی لە پەیامەکەی هێرۆخانەکەین کە داوای کردبوو پێویستە ئەم نەوتە داهاتەکەی شەفاف بێ و خێروبێرەکەیشی بۆ کەرکووکەکان و خەڵکی کوردستان بێ بەڕاستی. من پێم وانە هیچ جۆرە شەفافێتێکی تیاابێ نەکەرەوە نەوتێرەمی کوردستان هیچی شەفاف نییە هەموو لایەنە کوردەکان هەموو لایەنە جیهانیەکان گلەییان لە ڕفتاری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە ئاستی عملکردن بە داهاتەکانی و لە تێکڕادا بەڵام بە تایبەتی گلەیەکی زۆر لەسەر چۆنێتی عەقدەکان بازارکردنەکان فرۆشتنەکان جۆری هێنانەوەی پارەکان چۆنیتی خەرجکردنیان کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان هەوڵی دروستکردنی سندوقی نەوت و گازرا پەکی وەک خراوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی جەختی کردەوە کە فراکسیۆنی یەکێتی لە ناو پەرلەمان و نوێنەرانی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگا کار دەکەن لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە و داواش دەکەن دۆسیی فرۆشتنی نەوتی کەرکووک لەلایەن هەرێمەوە شەفاف بێت. دەبێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەم دەورەی داهاتوو وەکو باقی محافەزاتی دیکە هەڵبژاردننی تیا بکرێ بابەتێککە مەسەلەی نەوتە کە بە خۆتانەزانن ئێمە زۆرجار ئەو کاتانەی کە چێرگەنەوتیەکانی با حەسەن و ئەوانە دەستی بەسەرداگیرا ئەو کاتەش لەبەر بارودۆخی داعش لەبەر زۆر شتی دیکە هەر چاوەڕێ ئەوە بین کە ئەم ناحەقیانە چ دەرحەق بە خەڵکی کوردستان چ دەرحەق بە خەڵکی کەرکووک کە داهاتەکەی ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی ئەو سنوورە دەبردرێ لە ڕێگای هەرێمەوە بۆ دەرەوە دەنێردرێ و داهاتەکەی ڕوون و شەفاف نییە و شێوازی فرۆشتنەکەی و ڕەنبێ زۆردار بە شێوازی دەستی دوو دەفرۆشێتەوە لە بازاڕەکانی جیهانوانە و دەبینین خەڵکی کەرکووک لە چ گوزەران و وەزەیەکدایە تاکیدمان لەسەرەوە کردەوە کە هەم پشتیوانی لە ناوەڕۆکی نامەکەی هەواڵ ئێرۆخان کە نردوێتی و لەم دوایانش 150,000ەکەی دیکەی کەرکووک کە دەنێردرێ بۆ دەرەوە ئەویش ناحەقیە دیکەیە دەرحەق بە خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان. کورسات نیوز زانیوێتی لە کۆبنەوەی هاوبەشی پەرلەمانتەران و نوێنەرانی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگادا جەخل لەسەر ناوەڕۆکی نامەکەی خاتوهێرە ئیبراهیم ئەحمەد کراوەتەوە کە داوا دەکات مامەڵەی هەرێم بە نەوتی کەرکووکەوە مامەڵەیەکی شەفاف بێت و بۆ خزمەتی کەرکووک بەکار بێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.